تێدەگەیت دڵخۆشی لە هەناویانەوە هەڵدەقڵێت هەڵپەڕکێ و پێکەنینیان بە جۆرێک دەتهەژێنێت هیوا دەخوازیت هیچ منداڵ و هیچ دایک و باوکێک دوور لە ئازیزانیان ژیان نەکەن. لە خانەی بەساڵاچوان و منداڵانی بێسەرپەرشت کۆنسێرتێکی گۆرانی و میوزیک و ئێوارە خوانێکی تایبەت لەلایەن پرۆژەی خۆرەوە بەڕێوە چوو. هونەرمەندان بۆ دروستکردنی کەشێکی شاد با خواستی منداڵان و بەساڵاچوان گۆرانیەکانیان پێشکەش دەکرد. هونەرمەند هەردی عوسمان عەلی دەڵێت وەک ئەوەی باوکم فێری کردوین هەمیشە خۆمان بە قەرزاری نیشتیمانەکەمان دەزانین و بەردەوام خزمەتی دەکەین. ئەوە من وەکو خۆم ئەرچەنە ئازایەتی نییە ئەرکی سەرشانمە ئەوە من سێمجارە بەشداریەکەم و لە بۆنی تریشا لەگەڵ هاوڕێ و هونەرمەندەکانی تری هاوڕێم بەشداریم کردووە بەڵام بۆ ئێرە بۆ ئەم ئازیزانە بۆ ئەم دایک و باوک و مناڵانەی خۆمان ئەمە سێمجارە بەشداری بکەم. ساڵانە لە کۆمەڵگای چاودێری کۆمەڵایەتی سلێمانی لەلایەن خێرخوازانەوە چەندین چالاکی ئەنجام دەدرێت. چالاکی ئەم جارە لەلایەن پرۆژەی خۆرەوە ڕێکخراوە کە جیا لە چالاکیەکە ئەرکی نۆژەنکردنەوەی بەشێک لەم هۆڵەی لە ئەستۆ گرتووە کە دەکەوێتە نێو خانەکە. پرۆژەی خۆر پرۆژێکی خێرخوازیە هاوکاری ئەو کەسانە دەکات کە پێویستیان بە هاوکاری مرۆییە. دیاریمان دابش کرد ئەو وای لێکردم کە بیر لۆ بکەمەوە بۆ ئەمانیشی بکەم. من ماوەی 2 ساڵە ئەم خاوەنی ئەم پرۆژەیەم بەردەوام کار و چالاکیەکانم بەشێکی بڵاو ئەکەمەوە بەشێکیشی بڵاو ناکەمەوە. ئەو کەیسانەی کە پەیوەندی بە نەخۆشخانە و دەرمان و ئەمانەوە هەیە بڵاوی ناکەمەوە. من بە ئەرکی سەرشانی خۆمیە بینم من بە ئازایەتی نابینم. من داوا ئەەکەم هەر کەسێک لە جێگەی خۆیەوە بێت سەردانی ئەم شوێنە بکە وەک ئەبینن سەیجەکەشمان نۆژەن کردوتەوە. سپاس بۆ خێرخوازان کە هاوکاری من بوون. کۆمەڵگای چاودێری کۆمەڵایەتی سلێمانی خانەی منداڵانی بێسەرپەرشت و بەساڵاچوان لەخۆ دەگرێت. لە نێو خانی بەساڵاچواندا 63 کەس هەن کە 22یان ژنە و 41یان پیاوە. لە نێو خانی منداڵانیشدا 60 منداڵی بێسەرپەرشت هەن کە 18یان کچن و 42یان کوڕن. لە نیابەختیار وێزگە نیوس سلێمانی.